بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەروبەندی پێکهێنانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پرسی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و یەخستنەوەی هێزەکانی 78 دەخرێتە بەرباس. بە میوانداری بەڕێز فەریق جەبار یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان تاوتوێی چەند پرسێکی تایبەت بە پێشمەرگە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لە سەروبەندی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم پرسی یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە دێتەوە بەرباس و لایەنەکانی ژناکۆکیان لەبارەی دەسەڵاتەکانی جێگیری فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێم هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی هێزی هەفتای پێشمەرگەیە و ئەمجارە وەزارەتی پێشمەرگە لە کابینەی نوێ وەردەگرێت لەبارەی جێگیری سەرۆکی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم ناکۆکی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەیە. لەتیف شێخ عومەر وتەبێژی یەکێتی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا باس لەوە دەکات لەگەڵ پارتی ڕێکەوتوین تا هێزە چەکدارەکانی هەرێم دابنە هێزێکی نیشتیمانی. ئەو پۆستانی بڕیار لە چارەنووسی هێزی پێشمەرگە دەدەن بە دەست پارتی و یەکێتیەوە دەبن. پێشتری شۆڕش حاجی ئەندامی خانی ڕاپەڕاندنی گۆڕان ئاماژەی بەوە کردبوو کە جێگیری سەرۆکی هەرێم لە پشکی گۆڕان دەسەڵاتی هێزە چەکدارەکان لای ئەو دەبێت. ناکۆکی لایەنەکان لەسەر دەسەڵاتی جێگیری فەرماندەی هێزە چەکدارەکان لە کاتێکدایە چەندین ساڵە باز لە یەکخستنەوەی هێزەکانی هەشتای پارتی و هەفتای یەکێتی دەکرێت، بەڵام تاوەکو ئێستا یەک نەخراون و لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگەی هەرێمدان. لە ساڵی 2017ەوە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ ڕاوێژکارانی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا سەرقاڵی پرۆژەیەکن بۆ چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و بە وتەی بەرپرسانی پێشمەرگەش پرۆژەکە 2 بۆ 5 ساڵی پێویستە بۆ جێبەجێکردنی و ئێستاش چەند خاڵێکی جێبەجێکراون. پێشتریش چەندین بڕیار بۆ یەکخستنەوەی هێزەکانی دەرەوەی وەزارەتی پێشمەرگە دەرکراون بەڵام بێئەنجام بوون. مەسعود بارزانی لە ساڵی 2014 وەک سەرۆکی هەرێم و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بڕیارێکی حەوت خاڵی لەبارەی هێزەکانی پێشمەرگەوە دەرکرد. لە بڕیارەکەدا هاتبوو کە پێویستە هەرچی زووە هێزەکانی پێشمەرگە یەک بخرێنەوە و هەر هێزێک لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بێت بە نایاسایی دەژمێرێت. هاوکات پەرلەمانی کوردستان لە تەمموزی 2014 بڕیاری ژمارەی تایبەت بە هێزەکانی پێشمەرگەی دەرکرد. بە پێی بڕیارەکە دەبێت هێزەکانی 78 لە ماوەی 6 مانگدا یەک بخرێنەوە، بەڵام دوای زیاتر لە 4 ساڵ هێزەکان یەک نەخراونەتەوە. بوونی هێزی چەکداری پارتی و یەکێتی لە کاتێکدایە بە پێی دەستوری عراق و یاسای پارتە سیاسیەکانی هەرێم قەدەغەیە حیزب هێزی چەکداری هەبێت، بەڵام هەردوو هێزەکە دوای 27 ساڵ لە حکومڕانی ئیرادەیەکی جدیان بۆ یەکخستنەوەی هێزەکانیان نەبووە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک جەبار زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی چاکسازی دەمەوێت لەسەر مەسەلەی دەسەڵاتی جێگیری فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە لە ڕووی یاساییەوە هەر کەسێک ببێتە جێگیری فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە دەسەڵاتی چی دەبێت؟ سڵاوتان لێبێ. پێشەکی پیرۆزبایی هاتنی جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانانی کوردستان و مسلمانانی جیهان دەکەم. زۆر سپاس. سڵاو بۆ کەسوکاری شەهیدانی سەربەرزی نەمەنی هێزەکانی پێشمەرگیان یێرم. سڵاو بۆ هێزەکانی پێشمەرگە لە هەر شوێ بن. سڵاو بۆ کەمەندامانی خۆڕاگری هێزەکانی پێشمەرگە و هەموو هێزەکانی هەرێمی کوردستان. سڵاو بۆ کەسوکاری بێسەر و شوێنەکان کە ئومێدی کەکەین و دوعاکەین لەم مانگە ڕەمەزانە کە سۆراغی ئەو سەر شوێنانە دەرکەوێن و بگەڕێنەوە ساغی بۆ ناو کەسوکاریان. مەسەلەی دەسەڵاتەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم دیارە زۆر بڕوونی هەبوو لە یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، هەم
یاساکە و یاسای هەموار کراوە چونکە یاسای سەرۆکایەتی هەرێم هەیە و دوایی ئەو یاسایە هەموار کراوەتەوە جارێکی تر و دیارە ئێستا پاش سڕکردنی سەرۆکایەتی هەرێم وەکو دەستگایەکی باڵا لە هەرێمی کوردستان ئێستا بڕیار وایە بەیانی چوارشەممە پەرلەمانی کوردستان جارێکی تر بڵێن ئەو دام و دەستگایە جارێکی تر بڵێن سڕکردنەکەی لەسەر هەڵگرێ ئەو بگەڕێتەوە کاروباری خۆی و دیارە یاسایەک هەیە لە بەردەستیاندا ئایا ئەوان دەستکاری ئەو یاسایە ئەکەن وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستانیان هەمان ئەو دەسەڵاتانەی کە پێشتر هەبووە بۆ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان وەکو خۆی ئێهێڵنەوە ئەم پرسە پەیوەندیدار نییە بە تەنها بە وەزارەتی پێشمەرگەی کوردستان و ئەم پرسە لەلایەن وەزارەتی پێشمەرگەی کوردستانەوە بڵێن بڕیاری لەسەر نادرێ ئەم پرسە لە پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان لە هەموو فراکسۆرەکان ئیتر لە بەیانیەوە ئەوان بڕیار دەدەن لەسەر ئەو دەسەڵاتانە و لەسەر ئەو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێمە بەشێکن لە هێزە چەکدارەکان لە هەرێمی کوردستان ئێمە هێزی پێشمەرگەی کوردستانین بەڵام لە هەرێمی کوردستان هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەیە هێزەکانی پۆلیس هەیە هێزی دژە تیرۆر هەیە هێزی بەرگری فریاکەوتن هەیە هێزی زێرەبانی هەیە لەبەرەوەی وەکو باسم کرد ئەمە پرسێکی پەیوەندیدار نییە تەنها بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە نین ئەو دام و دەستگایە کە بڕیار لەسەر ئەم دەسەڵات و ئەو یاسایە دەیت بەڵێ بەس پێشتر بڵین کە ئێوە بەکو بەشێک لە هێزە چەکدارەکان یعنی ئەو دەسەڵاتی کە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە و جێگرەکەی هەبوو بەسەر بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە چی بوون؟ دیارە فەرماندەی گشتی فەرماندەی هەموو هێزە چەکدارەکان و فەرماندەی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە بەپێ ئەو یاسایی کە پێشتر هەبوو هەموار کراوە کۆمەڵێکی دەسەڵاتی مەسەلەن پێدانی پلەی سەربازی لە دەستی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە جۆڵاندنی هێز لە دەسەڵاتی فەرماندەی بڵێن گشتی هێزە چەکدارەکانە چوونی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ دەرەوەی سنووری هەرێمی کوردستان لە دەسەڵاتی فەرماندەی هێزە چەکدارەکانی کوردستانە دیارە مەسەلەی خانەنشینی هەموو ئەفسەران لە دەسەڵاتی بڵێن فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە ئەمانە جگەل لەوەش پاداشتی پێشمەرگە پاداشتی ئەفسەرانی هێزەکانی پێشمەرگە جێڕانەوەی ئەفسەران کە ئەگەر لە خزمەتدا ببڕێن لە دەسەڵاتی فەرماندەی هێزە چەکدارەکانە بەڵ زۆر باشە بەس وەکو باز دەکرێت کە وەزارەتی پێشمەرگە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە تا چەندە و زانیانە ڕاستن کە بەڕێزی شتانی یەکێکبی لە کاندیدەکان بۆ وەزیری پێشمەرگە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ دیارە وەکو پشک پاش ئەو ڕێکەوتنەی کە ئیمزا کرا لەم دوو ڕۆژەی پێشتر وەزارەتی پێشمەرگە یەکێک لەو 6 وەزارەتەی کە بەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێ بەڵام بڕیاردان لەسەر چێ ئەبێتە وەزیری پێشمەرگە هێزتا ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی هێشتا ئەو بڕیارەی نەداوە و دیارە کۆمەڵێکی بێگومان پێوەریان لایە ئەگەر پێوەرەکان ئەبێت وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت وەزارەتی پێشمەرگە ئەندامانی مەکتەبی سیاسی بن یان سەرکردایەتی بن ئەوە جیایە لەگەڵ ئەوەی کە مەرج نەبێت کە لە ئەندامانی مەکتەبی سیاسی بن و بڕیار دەری یعنی بڵێم ئەو کەسێک کە بڕیار ئەدا لە کۆتاییدا چێ ئەبێتە وەزیر هەر بڵێم مەرجعەکە یان بڕیار دەرەکە لای ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتیە و بەڵێ من یەکەم لەو کەسانەی کە وەکو مافێکی کەسی خۆم بڵێن CV داواکاریم پێشکەش کردو بە مەکتەبی سیاسی بەڵام وەکو باسم کرد بڕیاری کۆتایی ئەگەڕێتەوە بۆ بڕیاری باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کە من ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم بەڵێ بە بۆ چوونی بەڕێستان وەزیری داهاتوو کە وەزیری پێشمەرگە دەبێت چۆن بێت؟
دیارە وەزارەتی پێشمەرگە بێگومان یەکێک لە وەزارەتە هەستیارانەیە لە حکوومەت یاریێمی کوردستان. ئێمە یەکەم کۆمەڵێکی دۆسیی زۆر گرنگ هەیە بە تایبەتی لەم قۆناغی ئێستایان لەم کابینەی نوێی حکوومەت یاریێمی کوردستان ئەبێت ئەم دۆسیانە ئیشان لەسەر بکرێ کۆتاییان پێ بهێت و ئەو دۆسیانە گرنگن بۆ ئایندەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان. مەسەلەن وەکو ئێوە باسان کرد دۆسیەی 35 خاڵی ریفۆرم کە لە کۆتایی ساڵی 2017 ئێمە دەستمان کردووە بە ئیشکردن لەسەر ئەم دۆسیەیان ئەم پرۆژەیە بە هاوکاری لەگەڵ ڕاوێژکارانی وڵاتانی ئەمریکا و ئەڵمانیا و بریتانیا. جگەل لەوەی ئێمە دۆسیەی هەماهەنگی و کاری هاوبەشمان هەیە لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقدا کە ئێمە یەکەمین کۆبوونەوەیان ئەنجامداوە و دوورژنەی باڵامان هەیە بە تایبەتی لەو ناوچانەی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بۆ شەڕدژی داعش و بۆ سەپاندنی ئاسایش لەو ناوچانە. ئێمە دۆسیەی بڵێن مافەکانی هێزی پێشمەرگەی کوردستانمان هەیە لە بوجە و لە پێویستەکانی تر لە حکوومەتی فیدراڵی عێراق وەکو بەشێکی سیستەمی وەرگری نیشتیمانی عێراق. ئێمە دۆسیەی یەخستنی هێزەکانی پێشمەرگەمان هەیە وەکو ئێوە لە راپۆرتەکانتان کە باستان کردووە. جگەل لەوەش دۆسیەی چۆنیەتی مامەڵەکردن و هەماهەنگیکردن لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان جگەل لە کاروباری کارژێڕی ڕۆژانەی ناوەزارەتی پێشمەرگە بێگومان هەر بەڕێزێک ئەبێتە وەزیری پێشمەرگە ئەبێ یەکەم شارەزاییەکی زۆری هەبێ لەم بوارانەی کە ئێمە باسمان کرد و کەسێکە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان ئیشی کردووە و شارەزاییەکی هەبێ لە بواری کارژێڕی و پێشمەرگەی بێگومان و دیارە لەو کەسایەتیانە بێگومان زۆر لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕابردوویەکی دوورودرێژیان هەیە لە کاروباری پێشمەرگایەتی و شارەزاییەکیان هەیە لەو بوارەدا. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عێراق ئەمڕۆ سەرۆک وەزیرانی عێراق باسیرەوە کرد بوو کە تەنسیقیان لەگەڵ پەیوەندیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە زۆر باشە. ئێستا بە دیاریکراوی چ پەیوەندیەکێ لە نێوان سوپای عێراق و یاخود وەزارەتی بەرگری عێراق و هێزەکانی پێشمەرگە هەرێمی کوردستان؟ دیارە وەکو ئێوەش ئەزانن تاکو ئێستا وەزیری بەرگری عێراق دیاری نەکراوە، یعنی ئێستا تا ئەم دەقەیە بەڕێز جەنابی دکتۆر عادل عەبدولمەهدی ئەو خۆی جگەل لەوەی کە سەرۆک وەزیرانە وەزیری بەرگریە بە وەکالەت. بەڵام ئێمە بە فەرمانی دکتۆر عادل عەبدولمەهدی و بە ئەمریکی وەزاری لەلایەن کە بە سەرۆکی ئەرکانی هێزەکانی عێراق ئیمزا کراوە لژنەیەکی باڵا دامەزراوە لە لایەن وەزارەتی بەرگری عێراق بە سەرۆکایەتی فەریق ڕوکن عەبدولەمیر یارەڵڵا کە خۆی هەم جێگیری سەرۆکی ئەرکانە بۆ عەمەلیات و هەم جێگیری فەرماندەیی هێزە هاوبەشەکانی عێراقیشە لەگەڵ سەرۆکایەتی لژنەیەکی باڵا ئەکا و 5 لژنەی ناوچەیش لە وەزارەتی بەرگری عێراق دروست کراوە لە ناوچەکانی دیالا و سەلاحدین و کەرکووک و مەخمور و ڕۆژاوە و ڕۆژهەڵاتی مووسڵ بۆ هەماهەنگی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانەی کە ئێستا جموجۆڵی داعش تیا وردە تەشەنە ئەکا بە تایبەتی لەو ناوچانەی کە باسم کرد وەکو دیالا و سەلاحدین و کەرکووک و مەخمور و ناوچەکانی مووسڵ لەلایەن وەزارەتی پێشمەرگەش لژنەیەکی باڵاش هەماهەنگی هەیە بە هەمان شێواز لەگەڵ 5 لژنەی ناوچەیی وەکو لژنەی ناوچەیانە هەیە. ئێمە لە چواری دوو کۆبنوویەکمان ئەنجام داوە. ئێستا خەریکین پاش ئەوەی کە ڕووپێویەکی بڵاوبوونەوەی هێزەکانی پێشمەرگە هێزەکانی سوپای عێراقمان کرد لە بە درێژایی ناوچەکانی دیالە تا کۆ دەگاتە ناوچەکانی سەر سنووری سووریا تا ڕەبیعە. ئێستا چاوەڕێین کە کۆبنوویەکی لژنەی باڵا بکەین بۆ ئەوەی میکانزم و ئالیەتی چۆنێتی هەماهەنگی و دامەزراندنی ناوەندەکانی هەماهەنگی و هێزی هاوبەش و ئۆپەراسیۆن و هاوبەش چاوەڕێی ئەوە دەکەین. بەڵێ بەس کاک جەبار پێشتر لە 2017ەوە ڕاگەنرابوو کە داعش لە ناوچوو یاخود کۆتایی پێات و ئێستا داعش جمجۆڵی پەیدا کردوتەوە کە پێویستی بە هەماهەنگێکی باش لە نێوان وەزارەتی بەرگری عێراق و هێزەکانی پێشمەرگە هەرێمی کوردستان بێت. دیارە ئێمە هەر لەو کاتەوە لە کۆتایی 2017 کە بەڕێز دکتۆر عبادی بڵێن بەیاننامەیەکی بڵاو کردەوە بە کۆتایی هاتنی شەڕی داعش ئێمە هەر دوای سەعاتێک
ڕوونکردنەوەیەکماندا کە شەڕی داعش کۆتایی ناتوە بۆڵکو داعش وەکو خلافەت کۆتاییان پێهاتووە داعش لە شارەکان نەماون بەڵام داعش جارێکی تر هەوڵ دەدا خۆڕێی خاتەوە و بە شێوازێکی گروپی بچووک بچووکی تیرۆریستی دەست بەکار بێ و هەر ئەو قسەی ئێمە دوایی سەری گرت کە سیرمان کرد وردە وردە داعش لە ناوچەیەکی دوورودرێژ و فراوان هەم لە دیالە هەم لە ناوچەکانی سەلاح الدین هەم لە کەرکووک هەم هەندێک لە ناوچەی مووسڵ ینی جگە لەوەی کە کاری تیرۆریستیان ئەنجامەدا بنکە و بارەگایان هەبووە ینی باشکرا ئێستش لە ناوچەکانی حەمرید لە ناوچەکانی چای قەرەچووق لە هەندێک ناوچەی سەلاح الدین لە هەندێک ناوچەی حەویجە و ڕیاض و ئەو ناوە تەنانەت بنکە و بارەگایان هەیە نەوەکو بەس جمجۆڵیان هەیە لەو ناوچانە و بەپێ ئەو ئامارانەی کە ئێمە کردومانە لە وەزارەتی پێشمەرگە دەربارەی ئەو کردە تیرۆریستیانی کە ئەنجامیان داوە طبعاً لە کۆتایی 2000 لە بڵێن حەفدەوە تاکو کۆتایی 2010 ینی لە ماوەی ساڵێکدا 456 کردەی تیرۆریستیان ئەنجام داوە لەو ناوچانە کە 1721 کەس تێدا کوژراوە و بریندار بۆ ڕفێنراوە جگە لەوەش لە ماوەی نێوان کۆتایی 2010 هەتاکو کۆتایی مانگی 2019 بە هەمان شێواز زیاتر لە 100 کردەی تیرۆریستیان ئەنجام داوە لەو ناوچانە کە لە نزیکەی 460 کەس ڕفێنراوە و کوژراوە و بڵێن بریندار بۆ لەو ناوچانە یعنی ئەمە بەڵگەیەکی زیندووە لەسەر ئەوەیە کە داعش هێشتا ماوە لەو ناوچانە هێشتا وەکو گروپی چەکداری بچووک ماوە بەڵام وەکو خلافەت و وەکو دەسەڵاتێکی فراوان لەسەر چەند محافەزەیە کە پێشتر هەی بۆ لە مووسڵ و سەلاح الدین و ناوچەکانی ڕۆماندی و ئەو ناوچانە یان لە ناوچەکانی سووریا بە شێوازێکی گشتی نەیماوە بەڵام وەکو گروپێکی چەکدار وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی جیهانی ئێستا شەڕ هەڕەشەیە لەسەر عێراق و لەسەر کوردستان و سووریا لەسەر لیبیا لەسەر ناوچەکانی ئەفغانستان لەسەر ناوچەکانی یەمەن لەسەر مەسر لەسەر وڵاتانی ئەوروپا و لەسەر وڵاتانی تەنانەت ئەمریکا و ئەو وڵاتانەی تریش ئێستا شەڕەشەیە چونکە جگەرەوەیە لە گروپێکی ڕێکخراوێکی تیرۆریستی چەکدارە ڕێکخراوێکی فکری تیرۆریستیە کە ئەو شەر هەڕەشەیەکی گەورەیە لەسەر جیهان بە شێوازێکی گشتی بەڵێ بەس هۆکاری مەسەلەن دروستبوونەوە یاخود بەهێزبوونەوەی لەو ناوچانە چییە ئێستا بۆشایی هەیە لە نێوان بۆ نمونە ئەو سنوورێکی هێزی پێشمەرگەی لەگەڵ سوپای عێراق ئەوان بتوان بۆ نمە جمجۆڵ و چالاکی تێدا ئەنجام بدەن؟ بەڵێ ئێمە بەپێ ئەو ڕووپێویە کە کرا بڵێن بە هاوکاریان بە هەماهەنگی نێوان تیمەکانی هێزەکانی پێشمەرگە و تیمەکانی سوپای عێراق کە لە ماوەی زیاتر لە 2 مانگ ئەوان بڵێن ڕووپێوی زیاتر لە 1000 کیلۆمەتریان کرد بە درێژایی ئەو ناوچانی دیالە تاکو ڕەبیعە لەوێ لەسەر نەخشە دەرکەوت کە بۆشایی زۆر گەورە هەیە لە زۆر ناوچە هەیە ینی هەندێک ناوچە بۆشایەکە زیاتر لە 30 تا 40 کیلۆمەتر هەیە لە نێوانی بڵاوبوونەوەی هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە کە هیچ جۆرە هێزێکی سەربازی لێ نییە و ئەوە بۆتە هۆکارێک بۆ ئەوەیە کە داعش بتوانێت ئەو ناوچانەی کە بۆشایین و هیچ هێزێکی پێشمەرگەیان هیچ هێزێکی سوپای عێراقی تیانە بنکە و بارەگەدانێ و جگەل لەوەش لەبەرەوەی نەبوونی هەماهەنگی لە نێوانی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراق لەو ناوچانە ئەوش هۆکاریەکە هۆکاری سێهەم ئەوەیە کە هێزەکانی عێراق نەیانتوانی و ئەو ناوچانە بە تەواوەتی کۆنتترۆلکەن وەکو کە پێشتر هێزی پێشمەرگەی کوردستان زۆر بە تۆکمەیی کۆنتترۆلی کردبوو. بەڵێ زۆر باشە بەس بە پێ و زانیارە هەواڵگریانەی کەلای ئێوەیە ژمارەی چەکدارانی داعش لە عێراق دیارە چەند چەکدارە ئێستا؟ دیارە یعنی ژمارە ناخەمڵێنرێ بە تەواوەتی یعنی بڵێن بە چەکدارەکان بەڵام بە پێی ئەو ئامارانەی کە دام و دەستگا هەواڵگریەکان باسیەکەن کە ئەوان بڵێن ژمارەیان لە نێوانی 2000 تاکو 5000 بە تایبەتی لەگەڵ ئەوانەی سووریا یان ئەوانەی سەر حدودی سووریا زۆری ئەوانە لە ناوچەکانی بڵێن سەحرایی نێوانی ڕۆماندی و نێوانی نەینەوایە دیارە هەندێک وەکو باسشم کرد هەندێکیان لە ناوچەکانی
قەرەچۆغن، ناوچەکانی حەویجە و ڕیاض و عەباسی و ئەو ناوچانەی کە ئەکەوتە ڕۆژ ئاوای کەرکووک یان خوارووی کەرکووک، ئەو ناوچانەی حەمرین کە زۆر عاسیە و تا ئێستا بنکە و بارەگایان تایە، ناوچەکانی لای چای مەکحول و ئەو ناوچانە، ناوچەکانی حەمام لە عەلی لە نزیک مووسڵ هەندێک ناوچەی تر جگە لەو ناوچانەی لای خانەقین و بە تایبەتی نێوان خانەقین و نێوان بەعقوبە و ناوە کە ناوچەیەکی چۆڵەوانی هەیە و کەڵک لەو ناوچانە وەردەگرن. بەڵام مەسەلەکە بەس ژمارەی چەکدار نییە، وەکو باسم کرد پێشتر. ئەوان وەکو داعش ناوچەیەکی زۆریان داگیر کردبوو ماوەی زیاتر لە 4 ساڵ. خەڵکێکی ئێستاش هەیە هەماهەنگیانە، هاوکاریانە، ڕەنگە بە ڕۆژ کەسێکی ئاساییە بەڵام بە شەو ئەبێتە داعشێک و ئەگەڕێ بۆ ناوچانەوە توانی کردەی سەربازی ئەنجامدا. وەکوتم جگە لە مەسەلەی هێزی چەکداری خەڵکێکی زۆر هەیە لە ڕۆی فکریەوە داعشە کە ئەوش هەڕەشەیەکی گەورەیە، ینی ئەوانە مێشکی خەڵکیاندا شۆردووە و فکری تیرۆریستی داعشیان سۆتە مێشکی خەڵکەوە. بەڵێ زۆر باشە. بەس لە ماوەی هەفتەی ڕابردوو گرتەیەکی ڤیدیۆیی ئەبوبەکر بەغدادی بڵاو کرایەوە، قسەی زۆر دەکرێت لەبارەی شوێنی ئەو گرتە ڤیدیۆی. ئێوە هیچ لێ کۆڵینەوەکتان کردووە یاخود هیچ شتێکێ لەبارەی شوێنی تۆمارکردن و ئێستا بەغدادی لەکوێ بێت؟ بە پێی بە دوواداچوون بۆ هەندێک دام و دەستگای هەواڵگیری عێراقی کە باس لەوە ئەکرا کە ئەو شۆنەی ئەو گرتە ڤیدیۆیی تیا بڵاو کراوەتەوە ژێر زەمینە، یعنی لە ژێر عەرزایە لە شوێنەکە بۆ ئەوەی دەرنەکەوێ بە تەواوەتی لەکوێیە. زۆر گومانەکرێ ئەو ناوچانەی کە بیابانن لە نێوانی ڕۆماندی و لە نێوانی ناوچەکانی نەینەوان، یعنی بڵێن لەو ناوچانەی نێوانی سنووری عێراق و سووریا لەو ناوچانەیە. بەڵام تا ئێستا هیچ دام و دەستگایەکی هەواڵگیری بە تەواوەتی نازانی شۆنی بەغدادی و ئەو فەرماندانەی تری داعش کە ماون بە تەواوەتی لەکوێن. بەڵام زۆربەی دام و دەستگا هەواڵگریەکانی هەم ئەمریکا، هەم وڵاتانی ئەوروپا، هەم عێراق و هەم ئێمەش لە هەرێمی کوردستان بەردەوام بە دوواداچوون دەکەن بۆ دۆزینەوەی شوێنی ئەوان. بێگومان وەکو ئەوەی ئوسامە بن لادن لە کۆتاییەدا حتمەن هەر ئەدۆزرێتەوە، چونکە ناتوانانی هەتایە بۆ شێوازە خۆی حەشاردە. بەڵێ زۆر باشە. سەبارەت بۆی کە ئێوە هیچ مەسەلەن چاوەڕێ دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا لەگەڵ سوپای عێراق مەسەلەن ئۆپەراسیۆن ئەنجام بدەن لە بۆ نمونە لە مەخمور و لە ناوچەدا بڕێنراوەکان دژی داعش؟ ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە بەردەوام ئامادەیی خۆمانمان دەڕبڕیوە و بەلایەنی عێراقیمانش ڕاگەیاندووە و بەلایەنی هاوپەیمانانشمان ڕاگەیاندووە کە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە بەردەوامین لە شەڕ دژی تیرۆر و هەر کاتێک هێزەکانی عێراق، وەزارەتی بەرگری عێراق ئامادەیی دەربڕێ بۆ ئەوەی ئۆپەراسیۆن لە ناوچەکانی مەخمور، لە ناوچەکانی کەرکووک، لە ناوچەکانی خانەقین، لە هەر ناوچەیەکی کە داعشی تایە بە تایبەتی لەو ناوچانەی کوردستانی دەرەوە ئیدارەی هەرێم، ئێمە ئامادەین هێزەکانی پێشمەرگە هەماهەنگ و هاوکار بێ بۆ بنبڕکردنی ئەو پاشماوەی تیرۆریستانی داعش کە لەم ناوچانە هەن. بەڵێ سەبارەت بە گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناوچەدا بڕێنراوەکان تا ئێستا هیچ بڕیاری کوڕێکەوتنێکی لەم شێوە هەیە پێشمەرگە بگەڕێتەوە و ناوچانەی کە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لێ جێگیر بوو؟ هیچ ڕێکەوتنێکی نییە لەو بارەوە تا ئێستا، یعنی هیچ ڕێکەوتنێکی فەرمی نەڕێکەوتنێکی لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ هەیە، نەڕێکەوتنێک لە نێوانی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراقدا هەیە، یان نا ئەو ڕێکەوتنی سیاسیش هەیە. بەڵکو بۆکو باسم کرد ئەو بڕیارەی دکتۆر عادل عەبدولمەجید کە لیژنەیەکی باڵا و پێش لیژنەی ناوچەیی دروست کردبوو بۆ ئەو ناوچانە بەتەحدید بۆ ناوچەکانی دیالا و سەلاحدین و کەرکووک و مەخمور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی مووسڵ، ئێمەش هەمان شێواز وەزارەتی پێشمەرگە لیژنەیەکی بڵێن باڵا و پێش لیژنەی ناوچەیین بۆ ئەمان بۆ ئەو ناوچانە دروست کردووە. ئێمە کۆبنوویەکمان ئەنجام داوە و ئەو ڕووپێویەمان کردووە، چاوەڕێ ئەەکەین لەم ماوەیەدا کۆبنوویەکی تر بکرێت لای لیژنەی باڵا. ئەو کاتە دێین باسی دامەزراندنی ناوەندەکانی هەماهەنگی لەو ناوچانەکەین، باسی بڵێن دامەزراندنی هێزی هاوبەش لەو ناوچانەکەین و
ئۆپەراسیۆنی هاوبەش لەو ناوچانە کە ئەوانە هەمویان ناوچەی کە ئێمە پێڵێن ناوچەی کوردستانی دەروی ئیدارە هێرێمیان ناوچەکانی جێناکۆکین لەو پارێزگایانە. بەڵێ ئەی سەبارەت بە ئەو موچەی کەوا بڕیار بوو لە بەغداد بۆ هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان بنێردرێت تا ئێستا نێردراوە ئەو 6 میلیاری کە مانگانە وا بڕیار بوو 4 مانگ بەسەرێکەوە بنێردرێت؟ دیارە ئەم بابەتە زۆر باسەکرێ و لێدوانی جۆرا و جۆر لەسەری ئەدرێ و ڕەنگە لێدوانی دژ بە یەکە بێت، یعنی وەکو یەک نەبن دەربارەی ئەم بابەتە. بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە بە شێوازێکی بڵێن بۆ هەموو لایەک دیارە ئێمە وەکو ئەمیندارەتی گشتی لە ماوەی ئەم مانگەی پێشوو و لەسەر ڕاستپاردەی بەڕێز دکتۆر فوئاد کە وەزیری دارایی حکوومەتی فدراڵی عێراق و بەڕێز جەنابی کاک کەریم سینجاری وەزیری پێشمەرگە ئێمە چەند نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی وەرگری عێراق و وەزارەتی دارایی عێراق کردووە بۆ ئەوەی ئەو بڕا کە 68 ملیار دیناری مانگانەیە و بە پێی یاسای موازنەی فدراڵی بڵێن ساڵی 2019 کە لە بڕگەیەکی مادەی دەهاتووە و دیاری کراوە بە شێوەیەکی یاسایی خەرج بکرێ. دیار لەسەر ڕۆشنایی ئەو نووسراوانەی ئێمە بەڕێز دکتۆر عادلمادی کە خۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و وەزیری بەرگریە بە وەکالەت نووسراوێکی ئاراستەی وەزارەتی دارایی عێراقی کردووە بۆ ئەوەیە هەموو ئەو پارەیە کە تەرخان کراوە لەسەر بودجەی وەزارەتی بەرگری بگوازیێترێتەوە بۆ سەر وەزارەتی دارایی عێراق و بە پێ ڕێکارەکانی ئەوان سەرف بکرێ لە مانگی کانونی دووەمی ساڵی 2019ەوە وەکو ئەوەیە کە ئەو بودجێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەرفەکرێ بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە شێوازی گشتی. ئێمە دوای ئەو نووسراوێکمان ئاراستەی وەزارەی دارایی عێراق کردووە و ژمارە حسابیەکی وەزارەی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانمان ناردووە کە ئەو ژمارە حسابیەیە لە لقی بانقی مرکزی عێراقیە لە هەولێر و ناردومانە بۆ وەزارەی دارایی کە پارەکە تەحویلی سەر حسابی ئەوان بکرێ. ئیتر ئەو ڕێکارانەی ئێمە هەمومان جێبەجێ کردووە ئەمێنێتەوە ڕێکارەکان لە نێوانی وەزارەی دارایی هەرێم و وەزارەی دارایی حکوومەتی فدراڵی عێراق و بێگومان ئەو پارەیە هەر دێتە سەر حسابی گشتی بودجەی هەرێمی کوردستان سەر وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم چونکە ئێمە موچە لە وەزارەتی دارایی حکوومەتی عێراق وەرناگرین یان لە وەزارەتی بەرگری عێراق وەرناگرین. ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان وەکو باقی فەرمانبەران هەرێمی کوردستان وەکو وەزارەتی ناوخۆ دامودەستگای ئاسایش و دامودەستگاکانی تر ئێمە لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی دارایی موچەی خۆمان وەردەگرین. ئەوە پارەیە ئەگەر کە خەرج دەکرێت دێتە سەر حسابی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە بە پێی سیستەمی وەزارەتی دارایی و خشتەکانی وەزارەتی دارایی لەگەڵ فەرمانبەرانی تری هەرێمی کوردستان موچەکانمان وەردەگرین وەکو ئەوەیە لەم دوو ڕۆژە ئێمە موچەی مانگی دوومان وەرگرتووە وەکو هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. لە دەستپێشی ڕۆژدا
کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بنێرانی بەڕێز درێژە بە چاوپێکەوتنەکەمان لەگەڵ بەڕێز فەریق جەباریاوە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان دەدەین. کاک جەبار سەبارەت بە هاوکاریەکانی وڵاتانی هاوپەیمان پێشتر کۆمەڵێک هاوکاری هەبوو، ئێستا و هاوکاریانە بەردەوامن بۆ هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان؟ بەڵێ قوربان هاوکاریەکان بەردەوامن هەتاکو ئێستا. هەموو ئەو جۆرە هاوکاریانین کە پێشتر هەبوون لە کاتی شەڕی داعش و بە تایبەتی لە سەرەتای لە مانگی 8 2014ەوە دەستی پێکرد، چونکە ئەو پایمانەتی شەڕ دژی داعش لەو کاتەوە دروست بووە یان دامەزراوە. وەکو هاوکاری ئاسمانی بۆ پشتیوانی هێزەکانی پێشمەرگە لە کاتی شەڕکردندا بە تایبەتی دژی داعشدا هەر ماوە تا ئێستا. چاودێریکردنی ناوچەکانی بوونی داعش و لێدانیان لەو کاتانەی کە هەر جموجۆڵێکیان ماوە هەر ماوە. هاوکاریکردنی مەشقکردنی هێزەکانی پێشمەرگە کە لە کوردستاندا ئێستا ناوەندی مەشقی هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگە دامەزراوە کە پێگوترێ KTCC ئێستاش هەر بەردەوامە و بەرنامەی مەشقی هەیە بۆ ساڵی 2019. جگە لەوەش هاوکاریەکانی ئەمریکا کە ئەیان نارد بە تایبەتی بە ڕەزامەندی حکوومەتی فیدراڵی عێراق بۆ چەکدارکردنی هێزەکانی پێشمەرگە هەر ئەوانیش هەر بەردەوامە. هاوکاریکردنی وڵاتی ئەڵمانیا لە ڕووی پزیشکیەوە بە تایبەتی وەکو زانینتان لەم ماوەی دواییدا کە کلینکێکی پزیشکیان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بڵێن دروست کردووە. جگەل لەوەش ڕاوێژکردن ڕاوێژکارانی هاوپەیمانان بەردەوامن لەگەڵ وەزارەتی پێشمەرگە بۆ پێشکەشکردنی ڕاوێژکاری لە پرۆسەی ریفۆرم و جێبەجێکردنی ئەو پێنج خاڵە هەر سێ لایەنی ئەمریکا و بریتانیا و ئەڵمانیا بەشدارن. جگە لەوەش ئەو هاوکاریە مادیەی کە بۆ بەشێک لە هێزەکانی پێشمەرگە هاتوو وەکو موچە تا ئێستا بەردەوامە و هەر ئەدرێت بەو هێزانی پێشمەرگە کە لە شەڕی داعش بەزجارن بە تایبەتی لیواکانی وەزارەتی پێشمەرگە و بنکەکانی مەشق. ئەمانە هەمویان تا ئێستا هەروەکو جاران بەردەوامن. بەڵێ سەبارەت بە پرۆژەش چاکسازیەکە کە لە 2017ەوە خەریکن بۆ چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە تاکو ئێستا
چەندی جێبەجێ کراوە ئەوەی کە جێبەجێ کراوە تا ئێستا چەندە؟ دیارە وەکو خۆتان باستان کرد ئەم پرۆژەیە لە 2017 سەرەتا پرۆژەیەکی وەزارەی پێشمەرگە بوو، چونکە زۆر جار بە هەڵا باسەکرێت کە گوایە پرۆژەیەکی تەنها هاوپەیمانانە. ئێمە لە ساڵی 2017 وەکو ئەبیندارەتی گشتی لەسەر ڕاستپاردەی بەڕێز وەزیری پێشمەرگە کارنامەیەکمان پێشکەش کرد بۆ ساڵی 2017 کە 17 خاڵ بوو. هەر 17 خاڵەکەی 17 خاڵی ریفۆرم بوو لە ناو دامودەستگاکانی وەزارەتی پێشمەرگە. دوایی بڵێن ڕاوێژکارانی بریتانیا و ئەمریکا و ئەڵمانیا ئەوانی سێ پرۆژیان پێشکەش کرد و دوایی لیژنەیەکی باڵا دروست کرا لە نێوانی ڕاوێژکارانی ئەو سێ وڵاتەوە وەزارەتی پێشمەرگە و هەموو ئەو خاڵانایان ئەو پرۆژانە تێکەڵ کران و پرۆژەیەکی 35 خاڵیان لێ ئامادە کرا و لە کۆتایی ساڵی 2017 کۆمەڵێکی ئەفسەر خرانە مەشقەوە لەلایەن بریتانیەکانەوە بۆ چۆنێتی کارکردن لە بواری ریفۆرمە، چونکە تەجروبەیەکی زۆر هەبوو لە بریتانیا وەختی خۆیان بۆ ریفۆرم لە ناو سوپای بریتانیا و ئەوان توانم بڵێن پەیمانگایەکیان هەیە لای خۆیان بۆ ئەم بابەتە. جگە لەوە پاش سەرەتای 2018 ئێمە بەڕێوەبەرایەتێکی چاکسازیمان لە وەزارەتی پێشمەرگە دامەزراند و ئەو ئەفسەرانی کە مەشقمان پێکرا بوو چوونە ئەو بەڕێوەبەرایەتی ئەو دەستیان کرد بە ئیشکردن لەسەر خاڵەکان بە شێوازی گروپ، یعنی هەر گروپێک لەسەر چەند بابەتێک لە ئەو 35 خاڵە. هەندێک لەو خاڵانە ئێستا کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە وەکو باسمان کرد پێشتر، مەسەرەن بە ئەلیکترۆنیکردن یان بە بانقیکردنی کاروباری ژمێریاری پێدانی موچە. ئێستا زۆر لە بەڕێوەبەرایەتەکانی وەزارەتی پێشمەرگە ئێستا موچە بە شێوازی بانقی لە بانقەکان وەرەگرن و ئێستا موچە نەماوە بە شێوازی دەستی لە زۆر چۆن وردە وردە شێزی پێشمەرگە پاش ماوەیەک هەر هەموو پێدانە موچەکەی ئەوێت لە ڕێگای بانقەکانەوە. جگە لەوە ئێمە مەسلەی گەیاندن یعنی ئیتیساڵات لە وەزارەی پێشمەرگە پرۆژەکە تەواو بۆ ئێستا لە بواری جێبەجێکردندایە کە یەک بخرێ. جگە لەوەش مەسلەی ئاڵوگۆڕکردن لە پێکهاتەی دیوانی وەزارەتمان هەر خاڵێکی پرۆژەکە بوو دەستمان پێکردووە و زۆر ئاڵوگۆڕمان کردووە. ئاڵوگۆڕ لە پێکاتەکانی لیواکان و ئەوانیش بابەتێکی پرۆژەکە بووە. پێداچوونەوە بە یاساکان ئەوە لە کۆتاییدایە و چاوەڕێی پەرلەمان دەکەین بۆ ئەوەی پێشکەش بە پەرلەمان بکرێت بۆ پێداچوونەوە بە یاساکانی وەزارەتی پێشمەرگەیە کە ئەوش هەر لیژنەیەک ئیش لەسەر ئەو یاسایە ناکە. کۆمەڵێکی بابەتێکی تریش هەیە، ئەوانش زۆریان لە بواری جێبەجێکردنن. یەکێک لەوانە مەسەلەی یەخستنی هێزەکانی پێشمەرگەیە کە ئێستا بابەتی ئینفۆگرافیکی ئایندەی هێزەکانی پێشمەرگەی پێڵێن کە چۆنیەتی ڕێخستنەوەی هێزەکانی هەفتا و وەزارەتی پێشمەرگە لە ژێر فەرماندەیی وەزارەتی پێشمەرگە کە ئەو پرۆژەیەش ماوەی 2 مانگە ئێمە لە گفتوگۆ داین لە نێوانی وەزارەت و فەرماندەیی هەفتا بۆ گەیشتن بە میکانزمێکی گونجاو بۆ چۆنیەتی یەخستنی ئەو هێزانە لە ژێر فەرماندەیی وەزارەتی پێشمەرگی کوردستانە. دیارە ئومێدێکی گەورەمان هەیە کە لە ساڵی لە بڵێن لە کابینەی نوێ کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە بتوانین ئەو 35 خاڵە بە تێکڕای لەو ماوەیەدا جێبەجێ بکەین. وەکو خۆتانیش باستان کرد ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ڕیفۆرم و یعنی بڵێن گەیشتینە ئەو قەناعەتەی هەم وەکو وەزارەتی پێشمەرگە هەم لەگەڵ ڕاوێژکارانی ئەو سێ وڵاتە کە ئەم 35 خاڵە یان ڕیفۆرمی ڕیشەیی لە ناو وەزارەتی پێشمەرگە و یەخستنی هێزەکان پێویستی بە مەودایەکی زەمەنی نێوان 2 تا 5 ساڵدا هەیە. بەڵێ زۆر باشە. بەس سەبارەت بەوەی ئەگەر ڕێگە پێدراوی لە ڕووی ئاسایشی نەتەوەییەوە ئێستا چەند هێزی پێشمەرگە لە کوردستان چەند لە چوارچێ وەزارەتی پێشمەرگەدایە چەند لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگەیە؟ ئێمە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بە پێی ئینفۆگرافیکی ئایندەی هێزەکانی پێشمەرگەوەمان داناوە کە 120,000 پێشمەرگە چونکە خۆی میلاکی وەزارەتی پێشمەرگە لەلایەن وەزارەتی دارایی و لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە کە پەسەند کراوە میلاکەکەی 120,000 پێشمەرگەیە. دیارە ئێمە ئێستا نزیکەی 44,000 پێشمەرگە لە زمانی وەزارەتی پێشمەرگەیە بە دیوان و ئەو 4 لیوایی هەن
ئەوانەی کتر لە دەرەوەی بڵێن ئەکا لە لایەن هەفتاوە فەرماندەی هێزەکانی هەفتا و فەرماندەی هێزەکانی هەشتاوە بڵێن فەرماندەی ئەکرێن و بەڕێوە ئەبرێن بەڵام زۆر کاروبارەکانیشیان لە ڕێگای وەزارەتی پێشمەرگەوە ئەنجامەدرێ مەسەڵەن کاروباری بوجەیان لە زمنی وەزارەتی پێشمەرگەوە جێبەجێکرێ کاروباری خانەنشینکردنی ئەفسەران و پلەدارانیان لە ڕێی وەزارەتی پێشمەرگەوە ئەنجامەدرێ هەموو نووسراوەکانیان بۆ دام و دەستگاکانی حکوومەتی یاریێ ئەنجومەنی وەزیران وەزارەتەکانی تر هەر لە ڕێی وەزارەتی پێشمەرگەوە ئەنجام دەدرێ بەڵام وەکو باسم کرد ئێمە پرۆژەکەمان ئامادە کردووە ئەگەڕین ئەو لە گفتوگۆ داین بۆ ئەوەی میکانزمێکی گونجاو ینی گونجاوترین میکانزم بدۆزینەوە بۆ ئەوەی چۆن ئەو هێزانە یەک بخرێن لە ژێر سایەی وەزارەتی پێشمەرگە بە شێوازێکی گونجاو بۆ ئەو هێزانە و دیارە ئێستش کار لەسەر ئەو ئەکرێکە هەموو میلاکی ئەو هێزانە کە پێشتر شێوازی جیاجا بوو مەسەلەن لیوا بوو لەشکر بوو هێز بوو یعنی ئەوانە هەموو ئێستا ئەکرێن بە یەک سیستەم کە سیستەمی لیوایە هەم هێزەکانی هەفتا هەم هێزەکانی هەشتا بۆی بە هەمان شێوازی وەزارەتی پێشمەرگە بن بۆی ئاسان بێ بۆ مەسلەی یەخستنیان لە ژێرسایی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتیاری کوردستان بەزەوە گرفت دروست نابێت کە بەڕێز دەڵێ بەپێی ئەو پرۆژێ 120,000 میلاکی دەبێت وەزارەتی پێشمەرگە ئەو هێزانی کە ئێستا لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە هەر خۆیان نزیکەی ئەوەندە نابن وەکو باسم کرد ئێمە بڵێن لەناو ئەو هێزانە ماوەی چەند ساڵێکە بەهۆی شەڕی داعشەوە پرۆسەی خانەنشینکردن وەستا بوو چونکە پێویستیمان بە هێزی زیاتر بوو بۆ بەرەنگاربوونەوەی داعش تەنانەت خەڵکی خۆبەخشە بوو یان خەڵکی بڵێن پێشمەرگەی خانەنشین یان پێشمەرگەی کەم ئەندامیش داهات بۆ بەرەکانی شەڕ بۆ پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە بەڵام ئێستا ئێمە لە وەزارەتی پێشمەرگە بڕیاردرا کە پرۆسەی خانەنشینی دەست پێ بکاتەوە ئەگەر پرۆسەی خانەنشینی دەست پێ بکاتەوە ئێمە لەو بڕوایین ئەوەی کە زیاد ئەمێنێ لە هێزەکانی پێشمەرگە بەرەو خانەنشینی ڕوا و هەر ئەو ژمارەی کە دیاریمان کرد ئەمێنتەوە لە ئەرکی فعلی لەناو هێزەکانی پێشمەرگەی کوردستانی سەر بە وەزارەتی پێشمەرگە بەڵێ سوپاس دەکەین کاتمان کەماوە گەر چەند پرسیارێکی تر بە کورتی وەڵامان دەیتەوە زۆر سوپاس دەکەین سەبارەت بە پلەبەرزکردنەوە و پلەبەرزکردنەوەش دەست پێ دەکات لە مەودووە بەڵێ ئێمە ئێستا بڵێن خشتەکانی نەورۆز و ئەیلولی ساڵی 2016مان نردووە ئێستا بڕیارێکمان داوە لە وەزارەتی پێشمەرگە خشتەکانی پلەبەرزکردنەوەی ئەفسەرانی نۆرۆز و ئەیلولی 2017 و 2018 و نەورۆزی 2019 هەر هەموو ئامادە بکەین و ڕەوانەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی بکەین بۆ ئەوەی کە بڕیاری لەسەر بدرێت. بەڵێ ئەی سەبارەت بە هیچ بڕیارەکەی بۆ زیادکردنی هێزی بڵێن موچەی هێزەکانی پێشمەرگە ئەگەر ئەو بڕاوکاری ئەمریکا مەسەلەن بەردەوامە لە عێراق موچە دێت ئەگەر ئەم پرۆژە چاکسازی بچێتە بواری جێبەجێکردنەوە لانی کەم موچەی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی ناوخۆی هەرێم هاوتا دەکرێت؟ بێگومان خۆی بڕیار هەیە لەو ڕووەوە مەسەڵەن ئێمە وەکو ئێوە لە پێشتر لە راپۆرتەکەتان ئاماژەتان پێکرد بڕیاری ژمارە 19 هەیە لە پەرلەمانی کوردستان دەرچۆکە 21 خاڵە لەو 21 خاڵەی تێدایە کە هاوتاکردنی موچەی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی ناوخۆ یان هاوتاکردنی لەگەڵ موچەی وەزارەتی بەرگری حکوومەتی فیدراڵی عێراق بەڵام تاکو ئێستا ئێمە بە تەواوەتی وەکو ئێوەش ئەزانن کە هێشتا لە قەیرانی ئابووریدا دەرنەچووە حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت بەو بڕەپارانەی کە لە حکوومەتی فیدراڵی عێراق دێت کە 68 ملیار دینارە مانگانە ئەگەر تا ئێستش نهاتۆتە سەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێتە سەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بەشی نیوی موچەی مانگانەی ئێستای هێزەکانی پێشمەرگەی کوردستان ناکە چونکە لە ئێستادا وەزارەتی دارایی مانگانە 140 ملیار دینار خەرجەکە بۆ موچەی هێزەکانی پێشمەرگە بەس لە ئەرکدا جگە لەوانەی خانەنشینن و کەمەندامن بەس ئەوانەی لە ئەرکدا موچەی مانگانەیان 140 ملیارە
یعنی بەم شێوازی سیستەمە موچەی ئێستا کە ئەدرێ لە هەرێمی کوردستان بەبێ هاوتاکردن یان زیادکردن بێگومان ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان بە تەواوەتی لە قەیرانی ئابووری دەرچوو و ئەو کێشانەی کە لەسەری بوو نەما و ئەو قەرزانەی کە لەسەری بوو دایەوە بە تایبەتی ئێمە قەرزێکی سوۆرمان ئێستا لە وەزارەتی پێشمەرگە زیاتر لە 100 ملیار دینار هێشتا قەرزمان لەسەرە قەرزی کۆمپانیەکان هەندی قەرزی بڵێن شەهیدە سەربەرزەکان کە پەیوەندیدارە بە مەسەلەی موچەکانیان موچەی مانگانەیان یان ئەو پارەیە کە پیانە بەخشرە لە کاتی بە کەسوکاریان لە کاتی شەهیدبوون یان قەرزی بریندارەکان یعنی ئەوانە هێشتا ماوە کەڵەکە بووە لەسەر ئێمە وەکو وەزارەت و ئێمە لە گفتوگۆ داین لەگەڵ وەزارەتی دارایی بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بێگومان ئەگەر قەیرانی ئابووری کۆتایی هات ئەو بڕیارانەی پەرلەمان بڕیاری یاسایین و ئەبێ لە ئایندەدا جێبەجێ بکرێ بۆ ئەگەر تەنانەت هاوتانەکردنی موچەی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق بەڵکو هاوتاکردنی لەگەڵ موچەی هێزەکانی ناوخۆ. بەڵێ زۆر باشە لە ڕابردوودا کۆمەڵێک دیلی پێشمەرگە هەبوو لای ڕێکخراوی تیرۆسی داعش کە بێ سەر و شوێنن ئەوانە ئێستا موچەی مانگانەیان پێدەدرێ یاخۆوەکو شەهید حسابیان بۆ دەکرێت لایەوە؟ هەر بەپێی یاسای ئێمە یاسای ژمارە 38 ڕاژە و خانەنشینی پێشمەرگە هەر بڵێن بە دیلگیراوێک یان هەر بێ سەر و شوێنێک چونکە ئێمە نازانین ئەو بێ سەر و شوێنە دیلە یان دوور بێ یان خوا نەخواستە شەهید بووە لەبەرەوەیە تا 2 ساڵ موچەکەی وەکو خۆی ئەدرێتێ تا 2 ساڵ بەڵام لە دوای 2 ساڵدا ئیتر کە هیچ سۆراغێکی نەبوو یەکسەر مامەڵەکەی ئەگۆڕێ بۆ مامەڵەی شەهید یعنی وەکو شەهیدێک موچەکەی پێدرێ. بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی پێدوایە تەنانەت بە هێزی پێشمەرگە مەسەلەن چاکسازی تا ڕێک بخرێتەوە یاخود هێزەکانی تریش پێویستیان بە ڕێکخستنەوە هەیە و شێوەیە و پرۆژەی کە ئێستا دەستان بۆ بردووە. مەقسەدت دیانی هێزەکانی پرۆژەی هێزەکانی ئێمە وەکو هێزی پێشمەرگەیان هێزەکانی تری هەرێمی کوردستان ماسم هێزەکانی تری هەرێمی کوردستانە هێزی ئاسایش پۆلیس بێگومان پرۆسەی یەخستن و بە سیستماکردن ئەبێت بۆ هەمووی هێزەکانی هەرێمی کوردستان بێ دیارە بۆ هێزەکانی پێشمەرگە بێت بۆ هێزەکانی ئاسایش بێ بۆ هێزەکانی بەرگری فریاکەوتن و زیێرەبانی بێت بۆ هێزەکانی پۆلیس بێ بێگومان هەموو هێزەکان لە هەرێمی کوردستان ئەبێت لە ژێر سایەی حکوومەتی هەرێمی کوردستاندا بێت. ئێمە ئێستا بەرەو قۆناغێکی یان لە قۆناغێکی مێژوویین داین یعنی حکوومەتێکمان هەیە دەوڵەتداریەکمان هەیە لە نظامی دەوڵەتداری نابێت هیچ هێزێک لای حزبی سیاسی بمێنێ بەڵکو ئەبێت هەموو هێزەکان لە ژێر دەسەڵاتی حکوومەتدا بێت چونکە حکوومەت خۆی ئەو وڵاتە بەڕێوە بە و ئەو هێزەش بەڕێوە بە و ئەبێ هەموو هێزەکان بۆ پاراستنی هەموو خەڵکی کوردستان بن نەوەکو بۆ پاراستنی لایەنێکی حزبی بێت. طبعا ئەمە دیارە ئەمە نظامی دەوڵەتداریە یان ئەمە شێوازی دەوڵەتداریە بێگومانیش هەردوو لایەن هەم پارتی دیموکراتی کوردستان هەم یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان گەیشتون تا ئەو قەناعەتەی کە ئێستا ئەو قۆناغە پێویست بەوە دەکا ئیتر وردە ئێمە هەموو هێزەکانمان هێزی پێشمەرگە و هەموو هێزەکان لە هەرێمی کوردستان هێزێکی دەوڵەت بن بە هەموو ئەو هێزانێکایە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەریق جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان مادومان کردی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.